لە 2016 کشت و کاڵم تەواو کرد. دیسانەوە دەستم بە خوێندن کرد، بەشی دەرمانسازیشم تەواو کرد. سەرەتا من حەزێکی تایبەتیم بۆ مۆم هەیە، حەزەکەم مۆمەکانم زۆر تایبەت بێ، بیرۆکەش لەوە سەری هەڵات چەنە سێرم ئەکرد چەند مۆمێکی دیاریکراو هەبوو لە بازارە کە من هیچ حەزم لێ نەبوون، ئەیتر وردە دەستم کرد بە گۆڕانکاری لە مۆمەکانە تا ڕاهاتم لەسەر ئیشەکە. سەرەتا فکرەکەم ناڵم لە بازارەوە بەهاو کە مۆمێکی تایبەتی جوانمان نەبوو، هەنێ خانمیش حەزیان لێ مۆمەکانیان تایبەت بێ و بۆنەکان بەدڵی خۆیان بێ، ڕەنگەکان بەدڵی خۆیان بێ، لەوە فکرەکەم بۆ هاو. نەخێر هیچ مەوادەکانی لە کوردستانە نیە، هەمووی لە وڵاتی ئەمریکاوە هێنم. من مۆمەکان بە کیلۆ ئەکڕم، مۆمی خاو ئەکڕم، چەند جۆرێکی مۆمەمان هەیە، من سۆیا بەکارهێنم، وەڕەنگەکان بەجیا ئەکڕم، بۆنەکان بەجیا ئەکڕم، هەمووی بەجیاجیا ئەکڕم و ئەنجا من مۆمێ دروست دەکەم. نەخێر مۆم ناتوێن مۆمن، چکە ئەو مۆمی کە تۆی توێنیتەوە لە 150 مۆمەکە و لە دەست ئەچێ ئەبێ بە هەڵم ئەچێتە ژینگەوە. من مۆم بەجیا ئەکڕم بە خاوی بە کیلۆ، وەڕەنگ ئەکڕم، بۆنیش ئەکڕم بۆ مۆمەکانکەم، بەڵام خانمان نەتوان لە ماڵەوە بیکەن، چکە گەر من ئەوە بکەم کوالێتیەکەی نزمە بێ. من سۆیا بەکارێنم کە 100% سروشتیە، بۆیە ئەو بۆ من دروست نابێ. ڕەنگ و بۆنەکان من ئێستا 12 ڕەنگم هەیە، بەپێی تۆناتی شەمە، پەمەی کاڵ، تۆخ، چلکن، ئیتر ئەوە بەپێی تەڵەبیە. بۆنەکانیش 8 بۆنم هەیە، ڕۆزم هەیە، ڤانێلام هەیە، دارچینیم هەیە، قاوەم هەیە. لە ئێستا خەڵک حەزیان لە مۆمی مۆدێرنە، حەزەکان شکل و شێوەی تیاابێ، حەز ناکەن مۆمەکان سادە بێ. هەنێ کەسیش حەزیان لە گوڵیان بۆ تێکەین، گوڵی سروشتیان بۆ تێکەین، هیواشی حەزیان لە ڕەنگی دانسقەیە، پیرۆزەیان حەز لێیە، خەنەیان حەز لێیە، پرتەقاڵیان حەز لێ، ئەو ڕەنگانی کە لە بازاڕانین. لە ئێستا دووجار خەڵک هەیە بۆ مۆم، هیوایە حەزەکە دایگرسێنێ لە ماڵەکەی ئارامیە وەکو بۆنێک بڵاوی کاتەوە خۆشیێکی پێبا، هیواشێ تەنها بۆ دیزایانی ماڵەکەی ئەوێ لەگەڵ ئەکسسوارات ماڵەکان لە ڕەنگی قەنەفە و پەردە بیگونجێنێت. مۆمەکان دروستکردنیان 3-4 جۆرمان هەیە، هەمانە بە قاڵبە، هەمانە ئیشی دەستە، هەمانە لە قاپایە، هەمانە لە ناو شوشەیە، یعنی بەپێی داواکاری و شێوەی مۆمەکانە گۆڕێ. بۆ دروستکردنی مۆمەکان هەر مۆم و جۆرێک کە دروستکردنیەوێ، بەس دروستکردنەکەی من 24 ساعتم ئەوێ، دوێوەش 24 ساعتیوێ تا مۆمەکە یەکگرێواتە ڕقە بێ. بەڵێ هەنێ مۆم هەیە زۆر وردەکاری هەیە، بۆ نمونە ئەمە مۆم ناو مۆمانی مۆمێکم دروست کردوە ئەنجا کڕمەتەوە ئەم مۆمی وابان هەیە گوڵی سروشتی تێیەکەم، ئەبێ بە دیزایانی وردانیشم بیکەم، یعنی ئەو چینی سەرەوە من دیسان دروستکەم و ئەنجا گوڵەکانی بکەمە سەر. خۆی تایپەکانی مۆم نزیکەی 6 بۆ 8 تایپمان هەیە، من ئێستا 3 جۆریم هەیە، سۆیام هەیە لەگەڵ پارافین و جێڵمان هەیە، ئەمەیان ئاویە، هەن لە خواری ئەم مۆمەیە هەیە، ئەمەیان سۆیاکە بە زەحمەت ڕەنگ ئەکرێ، تۆزێ کاتی ئەوێت تا ئەو ڕەنگە دەرئەچێت. پارافینەکە درەنگ مۆمەکە ئەتوێتەوە لە کاتی دروستکردنیە، هەر مۆمە و کوالێتی و چەند خاڵێک و باش و چەند خاڵێکی خراپی تایە. زیاتر خەڵک حەزی لە سۆیایە، چکە سروشتیە، هیچ زەرەرێکی بۆ ژینگە نییە و لە کاتی داگرستانیە دوو کەڵ دروست ناکە. لە ئیشەکە تەنها خۆمێکم، من لە ڕێگای سوشیال میدیاوی فرۆشم، لە ڕێی پیجی ئینستاگرام و فەیسبووکم هەیە. بەڵێ ئێستا لە گەنجەکانە حەزیان لێە، حەزەکان مۆمەکانیان تایبەت بێ، زیاتر بۆ هەدیە ئەیبن. بۆنەکان جیاوازە، هەمانە بۆ ڤالانتاین مۆمیان ئەوێ، بۆ هەدیەیان ئەوێ، بۆ ڕۆژێکی تایبەتی خۆیانیان ئەوێ، ینی بۆ ئەیدی میلاد مۆمەکانی من بەکار نایەن، زۆر کەم. حەزەکەم لە داهاتووە دوکانێکی تایبەت بە خۆم دانێم، حەزەکەم چەندین جۆر مۆمی تیا بێ، هەمووی دروستکراوی کوردستان بێ.